یاریەکانی هەفتەی یانزەیەمی خولی نایابی کوردستان بەڕێوەچوو. لا نێو یاریگاوهاندەرانی خۆیدا چەمچەماڵ میوانداری شەقڵاوی کرد. تایمی یەکەمی یارێکە بە فیکەی نابژیوان دەستی پێکرد. لەو تایمەدا یاریزانانی هەردوویانە ئاستێکی وەک یەکیان هەبوو. دوای چەندین هێرشی پێچەوانە و تایمە بەبێ تۆمارکردنی هیچ گۆڵێک کۆتایی پێهات. لا تایمی دووەمی یارێکەدا یاریزانانی خاوەن ماڵ باشتر دەرکەوتن و چەند هێرشێکی مەترسیداریان بۆ سەر تۆڕیانەی میوان دروست کرد. چەندین هەلی گۆڵکردنیان لەدەستدا تا ئەوەی لە خولەکی هەفتای یارێکەدا چەمچەماڵتوانی لە ڕێگەی یاریزان جیهان جەلالەوە گۆڵی یەکەم و سەرکەوتن تۆمار بکات. دوای ئەم گۆڵەش یارێکە گەرم و گوڕی زیاتری بەخۆ بینی و چەندین هەلی گۆڵکردن لەلایەن یاریزانانی هەردوویانەوە لەدەستدرا. لە خولەکەکانی کۆتایی یارێکەدا و لە خولەکی 90 کۆچوار ئەحمەد محەممەدی بەرگریکاریانەی چەمچەماڵ گۆڵێکی بەهەڵی لە تۆڕی گۆڵی خۆیان تۆمار کردو. سەرنجام یارێکە بە یەکسانی بۆ هەردوویانە بە کۆتا هات و چەمچەماڵ لە نێو یاریگا و هاندەرانی خۆیدا دوو خاڵی گرنگی لەدەستدا. خۆش لە یاریزانانەکەم تەواوی ڕاینەران و دەستەی ئیدارە ئەو خاڵەیەش لۆمە باش بوو، یعنی دەقەی ئاخیری توانیمان ئەو نقطەیە بەدەست بێنی، یانەی چەمچەماڵش یانەیەکی زۆر بەهێزە، یانەیەکی زەماوەرێکی زۆری هەیە. ئێمەش بەو خاڵی ڕازینە تقریباً لەناو یاریگایوان سێ خاڵە تقریباً بەس بە ئەمە ئاخیرین دەبی فەوزن هەبە، ئەوڕۆ حەقی فەوزن هەبوو دەبا فەوزن هەرینابە، بەس ئیشاڵڵا وعدی بە هەندەرانی خۆدەن ئاشتیان بکەین، بەس سەبرمان لەسەر بگرن ئەتوانێ ئاشتیان بکەینەوە. یاری داهاتوو قەرەبووی و لەدەستدانی دوو خاڵەکەن و ئیشاڵڵا. تۆمارکردنی گۆڵ لە سەرەتا یاری لە کۆتایی یاری هەر شتێکی ئاساییە بۆ یاریکردن، بەڵام ئێمە ئەتوانم بڵێم لەمڕۆ لە سەرەتای دەستپێکردنی یاری تا کۆتایی ئاستی ڕاستەقینەی خۆمان پیشان نەدا. هەچەندە ئێمە لە جێمی دووەم توانیمان گۆڕانکاریی تەکتیکی بکەینەوە، گۆڕانکاری لاندێک یاریزانەکان بکەین بۆی بتوانین بگەینە سەر گۆڕی شەقڵاوە. ئەتوانم بڵێم توانیمان بگەینە سەر گۆڵیش تۆمار بکەین، بەڵام لەم چەند دقەی ئەخیر هەوڵماندا بە یاریزانەکانمان ئەمانزانی لە ڕووی جەستەیەوە کەمێک گرفتمان بۆ دروست بووە لە سەرەتای یاریەکەەوە، بۆیە لە چەند دقەیەکی کۆتایی وامان لە یاریزانەکانمان کرد کە زیاتر شێوازی بەرگری بکەن و لەسەر هێرشی هەڵگەڕاوە یاری بکەن. بەم ئەنجامە و لە ئێستادا چەمچەماڵ خاوەنی 14 خاڵ و 11 گۆڵە. بڕیاریشە چەمچەماڵ لە یاری ئایندەیدا ببێتە میوانی هەندرێن. یانەی شەقڵاوەش خاوەنی 5 خاڵ و 7 گۆڵە. لە ڕیزبەندی کۆتایی یانە نایابەکانی کوردستاندا خۆی دەبینێتەوە. بڕیاریشە شەقڵاوە لە یاری ئایندەیدا میوانداری نەورۆز بکات. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.